شانۆگەریەکی تر بە ناو هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە ئێران. دیکتاتۆری، دزی، گەندەڵی، ئەختلاس، ڕاندخۆری، کوشتار، ئێعدام، لەشفرۆشی، ئێعتیاد، کۆنەپەرستی، پیاوسالاری، منداڵانی کار، هەژاری، برسێتی، شانۆگەری، هەڵبژاردن، بایکۆت. سێنزدەهەمین دەورەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە ئێران هاوکات شەشمین دەورەی شوڕەکانی شار و دێهات بەڕێوە دەچێت. یەکێک لەو مەسەلە گرنگانەی کە ئێستا لە هەلومەرجی ئەم هەڵبژاردنانەدا بۆتە باسی سەرەکی کەمی ڕێژەی بەشدار بووان لەم هەڵبژاردنانەدایە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ناومێت و بێهیوابوون لە گاڵتەجاریەک بە ناوی هەڵبژاردن و لە هەمان کاتیشدا بێهیوابوون لەوەی کە ئەمیان ئەو سەرۆک کۆمار بتوانێت لە چوارچێوەی ئەم دەسەڵاتە دیکتاتۆر و گەندەڵا گۆڕانکاری لە ژیانی خەڵک دروست بکات. دزی، گەندەڵی ئابووری و ئیداری، فەزای سەرکوت و خەفەقان و داپلۆسینی نەیاران و گەشەسەندنی لە ڕادەبەدەری برسێتی و گرانی و بێکاری و ڕادەی دواکەوتووی گەشەی ئابووری و کۆمەڵێک هۆکاری تر کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی کۆمەڵانی خەڵکەوە هەیە، هەمووی نەتیجەی 42 ساڵ دەسەڵاتدارێتی ڕژیمی کۆماری ئیسلامیە بە هەموو باڵە جۆراوجۆرەکانیەوە. هەرچەند باری گوزەران و ژیانی خەڵک لە بواری جۆراوجۆری ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی و کەلتوری تەوەری ئەم باس و پرۆگرامی ئێستامان نییە، بەڵام چونکە بەشێک لە هۆکارەکانی بەشداری نەکردنی خەڵک یان ئەو لایەنە سیاسانەی کە بانکهێشتەی بەشداری نەکردن لە هەڵبژاردن و بایکۆتی ئەم گاڵتەجاریانیان بە ناوی هەڵبژاردن دەگەڕێتەوە بۆ هۆکارانە، ئیشارەیەکی کورتمان پێکرد. بابزانین پارلەمان لە ئاستی وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری چۆن پێناسە دەکرێت. ئایا دەتوانرێت ئەم نەوعە لەم دەسەڵاتە دێمۆکراسی بە واتای ڕاستەقینەکەی بێت؟ یان دەتوانین بڵین کە پارلەمان نێونەرایەتی دەسەڵاتێکی گشتگیری خەڵکە؟ لە وڵاتانی دیکتاتۆری لێدراوی وەکو ئێران، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا سیستمی پارلەمانی چۆن پێناسە دەکەن؟ جێگە و شوێنێک بۆ دەنگی خەڵک و بایەخدان بەڕێی جەماوەر هەیە؟ تاو جێگایی کە بە سیستمی پارلمانی دەگەڕێتەوە، سیستمی پارلمانی بۆ خۆی سیستمێکی نوێیە. ئەم سیستمە مربوطە بێت بە سەرهەڵدانی نظامی سەرمایەداری کە لە قەرنی 13 و 14ەوە لە ئوروپا و بەتایبەت ناوەندی ئەسڵیەکەی کە ئینگلیستانە و بە عنوانی پێشکەوتووترین سیستمی سەرمایەداری لێوە دەست پێ دەکات. ئەوەندەی کە من چاوم لە گوگل و ئەوانە کردووە، سێرچم کردووە، یەکەم پارلمان ساڵی 1920 لە وڵاتی ئیسلەند دروست بووە. بەڵام تەبعاً پارلمان بەو معنایی کە ئەمڕۆکە هەیە یا بەو معنای جیاکردنەوەی دەسەڵاتەکان بەو شێوەیە نییە. بەڵام دواتر ئەوەی کە لە ڕاستیدا زۆرتر بۆ شکڵدان بەم شێوەیە حەول دەدرێت لە ئینگلیستان هەیە. لە ئینگلیستان هەروەکو عەرزم کردی لە قەرنی 13 و 14ەوە ئەم بەحسی سیستمی پارلمانی دێتە پێشەوە. بەڵام ئەویش بەو معنای ئەمڕۆژیەکەی یا ئەمڕۆکەی کە هەیە نییە، بەڵکو ئەشراف و ئەعیان و دەوڵەمەندەکانن کە چ لە دەوروبەری کلیسان چه فێئۆدالەکان و دەوڵەمەندەکانن کە لە مەجموعەیەک لە کەسانی تایبەتی کۆ دەکەنەوە و لەوێدا مەشوەرەتیان لەگەڵەکەن. ئەوانە شۆر دەدەن بە پاشا، هاوکاریانەکەن. لەو بابەتەوە بۆ یەکانی ئەم سیستما لە واقعدا هەر لە ئەوەڵیشەوە کە هاتووە لەسەر ئەقەلیەتێکی کەم، لەسەر ئەقەلیەتێکی مەحدود سەرمایە گوزاری کردووە. ئەوەی کە کولەن ئەم سیستمە بە معنایەکی دیکە دەگۆڕێ مربوطە بێتەوە بە یەکەمین ئینقلابی بۆرژوازی لە دنیادا. ئەویش ئینقلابی 1789 فەڕەنسەیە کە لەم ئینقلابەدایە کە ئیتر سەرمایەداری بە دروشمی ئازادی، بەرابەری، بەرادەری دێتە سەحنەی سیاسیەوە. بە وەختی خۆی مارکس کە ئەرزیابی ئەم ئینقلاباکە بە یەکێک لە گەورەترین دەستئاوردەکانی بەشەر باسیەکە و باسی ئەوەکە کە تەغییر و ئاڵوگۆڕێکی لە سیستمی دنیاییدا پێشەنەوە پێی دەڵێ ئینقلابی. بەڵام ئەمە تاکەی بۆ مارکس وایە،
تا ئەو کاتە ئەرزشی هەیە و ئینقلابیە کە ئێستا کوێنێ پرۆلیتاریە تەبەقەی کاریگەر بە عنوانی تەبەقەیەکی چ کێشوەری چ جیهانی پای نەناوەتە سەحنەی مبارزەی سیاسی و وەختێک کە ئەم تەبەقە بە عنوانی تەبەقە لە بەرابەری سەرمایەداریدا قەرار دەگرێت ئەوجار مارکس بۆ دەڵێ ئەڵێ ئەوە کۆنە ارتجاعیە و ئەوەی کە لە پێشە ئەمڕۆکە تەبەقەی کاریگەرەوە سیستمێکە کە مبارزەی بۆ کەواتە سۆسیالیزمە بنابەرین تا ئەو مەرحەلەیە لە ئینقلابی ڕووکوتم ئینقلابی کەبیری فەڕەنسەدایە کە ئەو سێ سیستمەش لەوێدا لە یەک جیابن و دەسەڵاتی قانونگوزاری کە پارلمانە دەسەڵاتی ئیجرایی کە لە بڕێ لە وڵاتەکانە کۆماریە لە بڕێ لە وڵاتەکانە نەخۆزوەزیریە مثلەن لە وڵاتی وەکو ئێرانە ڕێی جەمهوریە لە وڵاتێکی وەکو ئیسرائیلە نەخۆزوەزیرە لە وڵاتانێکی ترا بەستەجی بە هەرکەم لە ئەمریکا سەرۆک کۆمارە دەسەڵاتی هەیە بەو شێوە دەڕواتە پێشەوە قوەی قانونگوزاریە کە بەێستا قانون دانی بەڵام دەزانین ئەوە فەرقی بنەڕەتی هەیە لە وڵاتانێکی استبدادی لێدراوە لەگەڵ وڵاتانێکی پێشکەوتوی ئەمڕۆکەی سەرمایەداریدا کە ئاسڵن لەگەڵ یەکتری هەڵناسەنگێندن بەدوای ئەوەدا ئەوەی کە هەرچی زیاتر شۆڕ دەبێتەوە بۆ خوارەوە دەسەڵات دەدات بە خەڵک ئەوە بۆ ئەوەڵجار لە ئینقلابی کۆمۆنی پاریسدایە لە ڕاستیدا فەڕەنسا دوودانە ئینقلابی تێدا کراوە کە هەردووکیان نمونەن لە ئاستی دنیادا بۆ یەکانێ زۆر جار دەڵێن فەڕەنسا دایکی ئینقلاباتە یەکەم ئینقلابی بۆرژوازی لەوێ کراوە و یەکەم ئینقلابی کرێکاریش لەوێ کراوە کۆمۆنی پاریسەکە لە ساڵی 1870 لەوێ کراوە دیارە تەمەنێکی زۆر کەمی بووە لە شارێکی زۆر محدودیشا بە عنوانی پاریس ماوەتەوە کە مارکس تەحقیقاتێکی زۆر بە ئارزشی لەسەر ئەوە کردووە بە تایبەت ئەو سیستمی ئیدارەی کە هێنایە پێشەوە نیشانیدا کە نە سیستمی پارلمانی جوابگوی نیازەکانی خەڵکەیە نە ئەرتەش جوابگوێ نە ئەو سیستمە بە عنوانی سیستمی قوارەیەکی سیاسی بەڵکو مەسەڵەن مارکس پێ دەڵێت دەبێت کۆمۆن بیتوانێت کە ئەم سیستمە تێک بشکێنێ بنابەرئین ئەو سیستمی سەرمایەداری لە واقعدا خودی پارلمانتاریزم مربوطە بێتەوە بە دەورانی سەرمایەداری و ئەوە سیستمی سەرمایەداریە کە ئەمە لەگەڵ خۆی دێنێت بەڵام نەک بە پێی نیازەکانی کرێکار و زەحمەتکێش ئێمە تاکوونێ قەرنی بیستیش هەتاکوونێ تەنانەت تا شەڕی دووەمی جیهانی لە زۆر یەک لە وڵاتانەدا پارلمانەکان پیاوانەیە پارلمان دروست بووە لە ئینگلیستانە لە فەڕەنسایە لە شوێنەکانی دیکە هینی ئاشرافە هینی ئەعیانە هینی دەوڵەمەندەکانە کۆمۆنی پاریس تەئسیر دادەنێ بەڵام ئەوەی کە تەئسیری ئەسڵی دادەنێ ئینقلابی ئۆکتۆبرە انقلابی ئۆکتۆبر بە عنوانی انقلابێک کە دەست بۆ ڕیشە دەبە بە عنوانی انقلابێک کە ژن دێنێتە مەیدانەوە کرێکار دێنێتە مەیدانەوە خەڵکی زەحمەتکێش دێنێتە مەیدانەوە سیستمێکی دیکە دێنێتە ئاراوە سیستمی شورایە لەوێدا ئیتر شوراکانن کە لە بەرابەری ئەو شکڵە لە سیستمی ئەقەلیەتدا سیستمی ئەکسەریەت دێنە ئاراوە و لەوێدایە کە تەئسیر دەکات لە دنیادا دوای شەڕی یەکەمی جیهانی ئەو پەلامارەی کە دەبرێتە سەر شۆڕەوی ئەو کاتە 18 دانە وڵات حملەی پێکەن بە خاتری چییە؟ بە خاتری ئەو سیستمە نوێیە کە هێناویەتی و خەریکە سیستمی سەرمایەداری لە ڕەگ و ڕیشەوە بردوێتە ژێر پرسیار و هەوڵەدا بۆ هەڵکەندنی بۆ یەکانە ئەو سیستمە شۆراییە لە بەرابەری سیستمی پارلمانیدا زۆر بەدیلێکی دیکە ئەوەی کە بە بەشی لە واقعدا دوومی پرسیارەکەشتان دەگەڕێتەوە ئەوەیە کە سیستمی پارلمانی ناتوانێت ئەو سیستمە بێت کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەخاڵەتی تێدا بکەن بۆ نمونە تۆ مەسەڵەن هەر لە ئەوروپایە لە ئەمریکایە لە کانەدا لە ئوسترالیا لە ژاپۆن لە ئەو وڵاتانی تراکە بەرحەڵ بە وڵاتانی گەشەکردووی سەرمایەداری و سیستمی پارلمانی تیاندا جێکەوتووە لەوێدا خەڵک 4 ساڵ جارێکە چی ڕێیەکەدا دەچێتە ماڵی خۆی لە سوورەتێک کە ئەسڵی مەسەلەکە تەنان لەسەر ڕێیەکە نییە ئەسڵی مەسئلەکە لەسەر ئەوەی هەر کاتێک ئەو ڕێی داهەندە بیەوێ بتوانێت ئەو کەسێک کاڵی بژاردووە لای بە دیموکراسی یانی ئەوە بۆ یەکان ئەوە سیستمێکی دموکراسی بۆرژواییە ئێمە تەرەفداری سیستمی دموکراسی پرۆلێتاریایین سیستمی دموکراسی کاریگەرین سیستمی دموکراسی کاریگەریە کە وەسیعترین نوعی دموکراسی وەسیعترین نوعی ئازادی مەتبوعات حیزبایەتی بەرابەری ژن و پیا و مافی دیاریکردنی چارەنووس جابوونەوەی دین لە دەوڵەت ئەوە لەو سیستمەدا بەدیدێت لە سیستمی سەرمایەداریدا زۆر یەک لەو ناتەباییانە دووبارە خەریکن باستەولی دەکرێنەوە مەسەلەن مەسئلەی ملی مەسئلەی نازانم مەسئلەی مەسهەب مەسئلەی نابەرابەری لە عەلەیهی ژن فاشیزم ڕاسیزم پەناهەندەستیزی کرێکارانی مەهاجر لە وڵات و لە وڵاتەوە چه بەڵاهایکیان بەسەردێن ئەمانە هەمووی مەحسووری ئەو سیستمەیە کە باستەولیدیان دەکاتەوە بۆ چەسانەوە ئیستثماری زۆرتری کرێکار و زەحمەتکێش پس کەوایە لە نەزەری ئێمەوە کرێکار و زەحمەتکێش لەو سیستمەشدا کەماکان لە حاشیە ڕووداوەکانان لە ڕێیەکانیان کەڵک وەردەگیرێ بەڵام ئەوانە ئەو کەسانە نین کە بتوانن دەخاڵەت بکەن لە دەوڵەتێکا مەسەلەن بەڕەئی بیانەوێت بە فەرزی محاڵ لە وڵاتێکی پێشکەوتووە بیانەوێت قانونی ئەساسی بگۆڕن قانونی
قانون سیاسیی دموکراتیک دیان بیان سیستمی پارلمانی بگۆڕن شورا دروستکەن بلا فاصلە ئەرتەش و نیروی مسلح و پاسەوانەکانی دەسەڵات ئەمانە دێنە دەنگ و بەردەگرن بەو دەخاڵەتی کە کرێکار و زەحمەتکێش بیکە کەوایە باوەڕی من کرێکار و زەحمەتکێشی لەم سیستمەدا نەکرد لە باری زێن لە باری عملی و لە حاشیە ڕووداوەکانان و ناتوانێت ئەم سیستمێکی جواب دەرەوە بێت تا جێگایەی بە وڵاتانێکی ئیستبدادی لێدراوی وەکو ئێران و خاوەرمیانە بە تەوری کولی ئەفریقا بەشێک لە ئاسیا بەشێک لە ئەمریکای لاتین ئەوانە دەگەڕێتەوە ڕاستە ئەوانیش بەناو سیستمەکانیان پارلمانیە بەڵام ئەگەر تمەشا دەکەی خودی ئەم سیستمە لەگەڵ سیستمی وڵاتانی پێشکەوتوی سەرمایەداری زۆر جیاوازی هەیە مثلەن لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایەداری لە بریتانیا تمەشا بکەین سەڵتەنەت هەیە سیستمی سەڵتەنەتی هەیە بەڵام سەڵتەنەت دەخاڵت ناکات لە سیاسەتە ئەوەی کە دەیبڕێتەوە پارلمانە ئەوەی کە دەیبڕێتەوە نخست وەزیرە ئەوەی کە دەیبڕێتەوە هەیئەتی وەزیرانە بە قەولی خۆیان بە عنوانی سمبولێکی ملی هەیە یا لە سوئێدا وایە لە نۆروێژ وایە لە دانمارکا وایە ئەو وڵاتانی کە سیستمی پاشایەتی تیاندایە جایترەوە لە پشتی سەحنەوە شاد چ معاملاتێک دەکات چ ئەتبارێکی پێدەدەن بۆ کاری دیکە و ئەوانە ئەو مۆزوعێکی دیکەیە بەڵام دەخاڵت ناکە بەڵام لە وڵاتانێکی وەکو ئێران و عەرەبستان و وڵاتانی تری خەلیج و ئەوانە تۆ تماشا دەکەی یا مثلەن ڕئیسێکی مادام العومرە قەزافی تاکوێت دەشکوژرێ دەسەڵاتدار و کەس ناتوانێت لە قسەیدا لەلکە حوسنی مبارەک تاکوونە دەسەڵات دێنە خوار و هەروایە خومینی تاکوونێ دەمرێ هەمەکارەیە شا لە ئێرانە تاکوونێ سیستمەکەی دەگۆڕدرێ هەمەکارەیە خامنەیی زیاتر لە 30 ساڵە دەسەڵاتی بەدەستەوە بە عنوانی یەک شەخص بۆیە لەم وڵاتانەدا ئەوەی کە پێی دەکترێ قانون پێی دەکترێ یاسای گشتی بای پوشێک بایەخی نییە هیچ ئەرزشێک بۆ ئەوانە داناندرێ و ئەمان ینی هیچ کام لەم سیستمانە یا مثلەن سوڵتان لە وڵاتانی عەرەبیدا یا مەلیک لە وڵاتانی دیکەی هەر ئەم نوع وڵاتانەدا بۆیە لەم جۆرە وڵاتانەدا ئەوەی کە لە ڕاستیدا خەریکە بڕیار دەدات و حکم بەڕێوە دەبات تاکە کەسێکی دیکتاتۆرە ئەم دیکتاتۆرە مەشروعیەتی خۆی لە خیابان وەرناگرێ مەشروعیەتی خۆی لە خەڵک وەرناگرێ مەشروعیەتی خۆی لە قانون وەرناگرێ بۆیە ئەمانە مەشروعیەتی خۆیان بە قەولی خۆیان لە خوا وەرەگرن لە ماوەڕە تەبیعەیەک وەردەگرن کە فقط خۆیان دەتوانن بەوە دەسەڵاتەکەیانی پێبرازێننەوە بۆیە لەم سیستمانەدا شتێک بە ناوی پارلمان و تەنانە لەوەی پێی دەڵێن سەرۆک کۆمار کە لە شوێنەکانی دیکەدا بێلاخەرە دەسەڵاتێکی هەیە قودرەتێکی لە ئێرانێکی قودرەتی مطلقەیە سپای پاسداران و خامنەین ئەوەتانی ڕوحانی کە بۆ خۆی مۆرەیەکی ئەمنیەتیە چه حاڵ وەزعێکیە فقط دایە ناوە لەو تریبۆنەوە درۆ بکات مەسئولی درۆکردنە لە کۆمەلگای ئێراندا ئەحمەدی نەژاد تاتی وتی برادەرانی قاچاقچی ئێمە هەموو دەسەڵاتێکیان پێەیە زەریف ئەو ڕۆژانە کە قسە دەکات باسی مەیدان و باسی دیپلۆماسی دەکات مەیدان هەموو شتێکی پێەیە واتە سپای پاسداران و ئەوانە خاتەمی هادووتیم تەدارکات چی بووم هیچ کارە نەبووم ڕەفسەنجانی کە بەستونی ئەسلی نظام دایەندەنا زۆر کە قسەی لەسەرەوەی کە سربەنیستیان کرد و بە جۆرێک لە بینیان برد بۆیە لەو سیستمانەدا جێگا و پێگەیەک بۆ خەڵک نییە بۆیە دەخاڵەتکردن تحتی عنوانی ئەمە دموکراسیە و تەمرینی دموکراسی ئەوە فقط فێڵ و فەرەجەیەکە کە بەشێک لە ڕووناکبیرانی سەر بەو سیستمە خەریکن تریبۆنەکانیان بۆ دەڕازێننەوە ئەینا شتێک بە ناوی دموکراسی شتێک بە ناوی مافی خەڵک شتێک بە ناوی دەخاڵەتکردنی حتا ئەو سیستمانەی مەسەلەن تۆ لە ئەوروپادا دەست بەدەستکردنی دەسەڵات هەیە و تەبیعیە حیزبێک سوسیال دموکراتەکان دەبینی دەورەیەک ڕێی دێنەوە دەورێکی دیکە ڕێی نایەنەوە حیزبە لیبراڵەکان دێن حیزبە دەستە ڕاستیەکان دێن حیزبێکی میانە ڕەوتر دێ ئەوە دەبینرێ بە چاو ئەوانە قابلین ناتوانین بڵێ وەکو یەوە جاری وایە ئەو ئیشتبایە دەکرێت کە ئەوەی کە لە خاوەرمیانە هەر ئەوەیە کە لە ئەوروپا لە ئەوروپاش ئەوە نییە ئەوروپای سیستمی سەرمایەداریە بەڵام بە دەلیلی مبارزەیە کە تەبەقەی کاریگەر کردوێتی بە دەلیلی فعالیت و زەحمەتێک کە خەڵکی زەحمەتکێش چەپەکان هێزە کۆمۆنیستەکان لە توولی چەندین ساڵدا تووری دەیان و سەدان ساڵ مبارزیان کردە بۆ ئازادی و دموکراسی مەجموعەشتیان داسەپاندووە سیستمی پارلمانی مەسەلەن لە ئیسکاندیناوی وەکو سیستمی پارلمانی لە ئێران نییە بالاخره خەڵک متقاعد بوون بۆیە کە بچین ڕێیەک بدەن یا مەسەلەن لە محەلەکانی خۆیانە سیستمایەکیان هەیە کۆمۆنی خەریکن بڕێ لە شوێنەکان بەڕێوە دەبن خەڵک دەخاڵەتی تێدا دەکەن ئەوە لەگەڵ مەسەلەن بەناو شوراکان لە ئێرانە یا سیستمی پارلمانی یا سیستمی سەرۆک کۆماری ئەرستاکوونی ئاسمان فەرقی هەیە بنابەرئین لەم وڵاتانەدا
نەتەمرینی دموکراسیە، نەخودی دموکراسیە، نەخزمەتکردن بە دموکراسیە، بەڵکو ڕازانەوەی تریبۆنێکە کە تریبۆنی ئیستبدادیە، تریبۆنی سەرکوتکەرەکانە، تریبۆنی شاو سڵتان و ڕاهبەر و ئەوەیە و تەنها ڕێگا کە لێرەدا بۆ خەڵکە هیچ ڕێگایشتر بەغێز ئینقلاب نییە. دیارەخۆ لە ئوروپای شەروایە گەر بمانەوێ ئەو سیستمە لە بین چێوە سیستمێک کە ئێمە تەرەفدارین بێتە سەرکار ئەوە فقط لە تەریقی ئینقلابەوە دەکرێت. بۆیە بەدیلی ئێمە بەدیلی کۆمۆنیستەکان چ لە ئوروپادا چ لە ئاسیادا چ لە وڵاتان دیکەدا شورایە. شورا ئەو سیستمەیە کە دەسەڵات لە خوارەوە دێت، لە مەسەلەن دەیەکەوە، لە محەلەیەکەوە، لە گەڕەکێکەوە تاکوونە سەتحی شارێ تا سەتحی ئوستان تاکوونە نەهایەتەن ئەو هەیئەتی شوراکان نوێنەرایەتی شوراکان دروست دەبێ ئەوانە بڕیار دەدەن. هەر وەختێکی بە انتخاب کوونەندە گەرەیکیان بوو نەک 4 ساڵ ئەتوانن عەرزی 3 مانگدا بنێن بۆ مەجمەعی عمومی، لەو 3 مانگەدا بیان گۆڕن و نەفسی دموکراسیەکە ئالەو ئاڵو گۆڕ پێکێنانەدایە. بنابەرین ئێمە تەرەفداری سیستمی پارلمانی نین، تەرەفداری سیستمێکی شۆراین، بەڵام دەزانین ئەوە بە ئێرادەی ئێمە دروست نابێت. ممکنە شرایطێک بێتە پێشەوە سبحەینێ هەر لە کۆمەلگای کوردستانە سیستمێکی پارلمانی بێت بە پێی تەشخیص، بە پێی لێکدانەوە، بە پێی مەسلحەت چین لەو انتخاباتە بەشداری بکەین کە بزانین ئەو بەدیلەی ئێمە ڕێی نایەنێتەوە، بزانین ئێمە لە مەسەلەن لەو سیستمەدا هێزێکی بەرچاو دەبین، نابین بە حاشیەی جەرەیاناتی دیکەوە دەتوانی خاست و متالباتی کرێکار و زەحمەتکێشی لەو تەریقەوە مەترحکەین دەخاڵەتی تێدا دەکەین. بۆچی؟ بۆی خودی ئەو پارلمانە دەکەین بە سەنگەرێک بۆ مبارزە. ساڵی 58 کە کۆمەڵە لە انتخاباتی سیستمی وانێکا بەشداری کرد، نوێنەرانە بەشداری کرد، خۆ بۆ ئەوە نەبوو کە جەمهوری ئیسلامی پێ باش بوو، بۆ ئەوە بووتی ئەمەی سەنگەرێکی مبارزەیە لەم سەنگەرەدا ئیسفادە دەکەین. بنابەرین ئەگەر کورتی کەمەوە دەکا بەوەی کە لەم وڵاتانەشدا شتێک بە ناوی سیستمی پارلمانی لە واقعدا وجودی نییە، هەرچی هەیە و نییە ئەو دیکتاتۆریانەیە کە بڕیار دەدەن شایە سڵتانە ڕاهبەرە ئەوانە خۆیان مەشروعیەتیان نە لە قانونی ئەساسی و نە لە ڕێی خەڵک بەڵکو لە خودایەکەوە وەردەگرن کە خۆیان دروستیان کردووە لەو تەریقەوە دەیانەوە دەسەڵاتی خۆیانی بۆ بەرنە پێشەوە. بەڵام وتم نهایەتەن جوابی ئێمە و بەدیلی ئێمە سیستمی شوراییە. هەروەک بیستمان تا ئاستێکزانیمان کە سیستمی پارلەمانی لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری چۆن عمل دەکات، ڕەخنە و کەم و کووریەکانی بەتایبەت لە ڕوانگەی بۆچوونی لەم نەوعە لە دەسەڵاتەمانزانی. ئێستا دەمانێت بزانین ئەو نەوعە لە پارلەمان و سیستمی دەسەڵات هاوشێوەی هەمان مەجلس و پارلەمان لە ئێرانە؟ ئایا مەجلسی شۆڕای ئیسلامی لە ئێران لەگەڵ بنەماکانی پارلەمان لە وڵاتانی متعارفی سەرمایەداری دێتەوە؟ ئەوەی ڕاستی بێت سیستمی پارلەمانی لە ئێران کە بنی و ئێمە ئێستا وەکو سیستمی پارلەمانی دەیناسین لەگەڵ ئەو سیستمەی کە لە ئاستی سەرتاسەری دنیادا عمل دەکات جیاوازیەکی زۆر بنەڕەتی هەیە. بەزاهیر هەر ئەوەیە سیستمەکە پارلمانتاریزمە یا بەحساب مەردوم سالاریە لە پرۆسەی هەڵبژاردندا کولەن ئەم مەجلیسانە یا ئەم دەسەڵاتانێک کە لە ئێران خاوەنی بڕیارن هەڵدەبژێردرێن یا مەجلیس کە هەڵدەبژێردرێ و دوایە ڕەوات دەدا بە دەوڵەت و ئەوانە. بەڵام لە کولیەتی خۆیدا ئێمە بێنین بەپێی ئەو تعریفی کە پێشتر سەبارەت بە سیستمی پارلەمانی لە ئاستی دنیادا کرا، ئەوەی کە لە ئێران عمل دەکات دقیقاً تەنیا نێوەکەی سیستمێکی پارلەمانیە. ئێمە وەختێکی دەبینین لە پرۆسەیەکی زۆر ناتەواودا هەڵبژاردنێک دەکرێت و بەو سیستمە گەندەڵی کە دەزانین لە ئاستی ئێراندا لە سەرکارەوە مەجلیسێک دیاری دەکرێت نمایندەکانی کە ئەکسەرەن کەسانێکن کە سەر بەدام و دەستگا حکوومەتیەکارن، کەسی سەر بەخۆیان زۆر کەم تێدایە، کەسی نەیارە و ئۆپۆزیسیۆنی ڕژیمیان زۆر کەم تێدایەوە. قاعیدەتەن مەجموعەیەک وەکو نمایندە لەو مەجلیسەدا کۆ دەبنەوە کە لە ئەساسدا هەموو دەست و پەیوەندەکانی خودی ڕژیمن و لەوێدا ئەوانن دێنن کە دەبنە بەڕێوەبەری ئەم وڵاتە، یا دێنن مەسەلەن ڕەوایەت دەدەن بە حکوومەت یا کابینەی دەوڵەت تەیید دەکەن کە وەختێک معرەفی دەکرێت، بەڵام خۆیان چ دەسەڵاتێکیانەیە. ئێمە دەزانین کە لە ئاستی ئێراندا ئەوەی کە قسەی یەکەم دەکات ویلایەتی فەقیهە.
لە سیستمێکدا کە وەلایەتی فەقیهەکەی هەمەکارە بێ پەرلەمانەکەی دەتوانێت چ دەسەڵاتێکی هەبێت. بۆیە لە جوابی پرسیاری یەکەمتاندا یا بەشی یەکەمی پرسیارەکەتاندا دەتوانین بڵێین ئەو سیستمەی کە لە ئێران عمل دەکات تەنیا نێوی سیستمێکی پارلەمانی متعارفە لە ئاستی دنیادا یا هاوشێوەی ئەو سیستمە پەرلەمانەی کە لە ئاستی نیزامی سەرمایەداری لە ئاستی دنیادا عمل دەکات. ئەگەر لە وڵاتانی ئوروپایی کەمێک ئێمە دەبینین ئازادی سەربەخوانێ یا کەسانێک دەتوانن کەسی سەربەخۆ بچێتە ئەو پەرلەمانە ئەگەریش زۆر قسەکانیان بڕایی نەبێ بەڵام دەتوانن قسەی خۆیان بکەن، خۆ لە ئێراندا ئەوەش نییە. وەختێک لە سەر و مەجلیسەوە مەجلیسی خۆبرەگان هەیە، وەختێک لە سەر و مەجلیسی خۆبرەگانەوە مەجلیس خودی ویلایەتی فەقیه هەیە، پس دەتوانین بڵێین ئەم سیستمە تەنیا لە ئاستی دنیادا نێوەکەی سیستمێکی پارلەمانیە. بۆیە یعنی بەو شێوەی کە لە ئاستی وڵاتانی سەرمایەداری دنیادا ئێستا سیستمی پارلەمانی یا پارلمانتیزم خەریکە عمل دەکات، لە ئاستی ئێراندا تەنیا نێوەکەی ئەوەیە، تەنیا سەرپۆشێکە بۆ خەڵەتاندنی خەڵک، تەنیا ناوێکە. لە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردنێک لە کتێبەنێوی هەڵبژاردننی مەجلیس خەڵک هان دەدەن کە بچن نوێنەرانی خوان هەڵبژێن، بەڵام لە ئەساسدا ئێمە دەبینین ئەو کەسانی کە هەڵدەبژێردن خودی ئەو کەسانی کە خود دەسەڵاتەکە دیاری کردوون. ئێستا ئەگەر 50 کەسی دەوێت، ئەگەر 100 کەسی دەوێت بۆ مەجلیسەکەی 200 کەسی معرفی کردووە، جیاوازی نییە بۆ ئەو لە بینی ئەو 200 کەسەدا کامیان هەڵدەبژێردن. ئەو پێشە ئەو انتخابەکەی بۆ خەڵک کردووە، داوا لە خەڵک دەکات بێ ڕێیان بداتێ و مۆری تەئیدی پێوەنێ. بۆیە ئێمە دەتوانین بڵێین لە ئاستی ئێراندا سیستمەکە ئەسڵەن هاوشێوەی سیستمی وڵاتانی کە بە سیستمی پارلەمانی ئیدارە دەکرێت لە ئاستی دنیادا نییە و تەنیا سەرپۆش و ناوێکی هەیە و بەڕواڵەت ئەوەیە. بۆیە سیستمێکی دیکتاتۆریە، قسەی ئاخر ئەوڵ و ئاخر ڕەحبەر دەیکات و هەموو دام و دەستگاکانی دیکە لەژێر دەسەڵات و لەژێر هێژمونی ڕەحبەریدان. دیارە لە ئاستی ئێراندا کە ئێمە دەڵێن دیکتاتۆریە، خودی ڕەحبەری فەرماندەی هێزی نیروی مسلحە و بە تایبەتی سوپای پاسدارانی لەبەردەستایە، نفوزێکی زۆری لە نێو مەجلیسی خۆبرەگاندا هەیە کە لە دوای ڕەحبەر قسەی ئەوڵ دەکات لە ئێراندا و دوایە شۆڕ دەبێتەوە دێتەوە مەجلیس. ئەو مەجلیسی ئەگەر قانونێکیش بڵین بە حاڵبوونی ئەوەی لێبێکە لەو مەجلیسەدا پەسەند دەکرێەوە دەنێردرێ بۆ شورای نیگهبان، هەتا ئەم مەجموعات کە لە مەلاکان پێکهاتوون و لەو مەجلیسەدا کۆیان کردوونەتەوە تەئید نەکرێ، ئەمە یعنی خودی مەجلیس دەسەڵاتی نییە کە ئەم قانونانە پەسەند بکات. بۆیە دەبێت حتمما مۆری تەئیدی مەجلیسی خۆبرەگانی پێوە بێ و دوایەش لەگەڵ بۆچوونەکانی خودی ڕەحبەریش بێتەوە. خۆموشمان دەزانین سیستمێکی کە لە ئێراندا عمل دەکا 100% لەسەر ئەساسی یاسا شەرعیەکان دامەزراوە. بۆیە ئەوە نییە کە ئێمە بڵین ئەمە وڵاتێکی ئازادە، ئەو انتخاباتیە ئەو دەورانەی کە لە هەر 4 ساڵ جارێک پارلەمانیان نوێنەرانی پارلەمانی تێدا هەڵدەبژێردرێ، ئەو خەڵکە نوێنەری خەڵکن و دەتوانن بچن لەوێ خەڵک نوێنەراتی بکەن. بۆیە ئێمە هەمیشە کوتومانە لەگەڵ ئەوەی کە ڕەخنەمان لە سیستمی پارلەمانتاریزمی لە ئاستی دنیادا و پێمان وایە سیستمێکی کە دەتوانین نوێنەراتی خەڵک بکات و بە تەواوی مردم سالار بێ، خەڵک دەخاڵەتی هەبێت یا خەڵک نزارەتی هەبێت بەسەر کاری دەوڵەت و مەجلیس و قوەی مقننە و ئەوانەدا، سیستمێکی شوراییە. بەڵام بە هەر حاڵ ئێستا بە نیسبەتی ئەوەش لە وڵاتانێکی نیسبەتەن دیموکراتیکدا یا ئەو وڵاتانی کە خۆیان بە وڵاتانی دیموکراتیک و پێیان وا دیموکراسی تێیدا بەرقەرارە پارلەمان عمل دەکات، تا ڕادەیەک نوێنەرەکانی خاوەنی سەربەخۆیی هەن. لەگەڵ ئەوەی دەزانین کەم و کوڕیان هەیە و لە پێشتریشدا باس کراوەکە کەم و کوڕەکانیان چێن ئیشکالەکانیان چیە و ڕەخنەمان لیان هەیە. بەڵام ئێستاش بە نیسبەتی ئێران کە بەراوردیکەین زۆر لە ئێران پێشکەوتوترن. بۆیە ئەلەم دەورێژدا ئێستا کە
داوا دەکرێت لە خەڵک بچنە پای سندوقەکانی ڕێوە نوێنەرانی خۆیان معرەفیکەن. ئێمە لەو خەڵکە دەپرسین ئایا بەڕاستی نوێنەری خۆیان دەتوانن معرەفیکەن؟ ئایا دەتوانن هەر لە شارەکەی خۆیان کەسێکی کە پیان وایە دەتوانن نوێنەرایەتیان کە قسەی دڵی ئەوان کا دەتوانن معرەفی بکەنەوە لە سافی شورای نیگابان و یا مەسەلەن ئەو کەسانەی کە سەلاحیەتیان تایید دەکەن ڕەت بن، یا هەر ئەو کەسانی کە خودی ڕژیم تاییدیان دەکاوە بە نەوعێک هەڵی بژاردون دیان خات ڕێی ئاعتیمادیان لە لای خەڵکەوە پێوەردەگرێت. بۆیە من هەر لێرەوە داوا لە خەڵک دەکەم فریوی وعدە وعیدەکانی ڕژیم نەخۆن، فریوی تەبلیغاتی ئەو کەسانەی کە خۆیان دەزانن وەختێک دەچنە مەجلیس بەنان و نەوایەک دەگەن نەخۆن، و ئەوەی کە جاری وایە تەنانەت خەتی سووری ڕژیمیش تێدەپەڕێنن لە شوعارەکانیاندا بەرنامەی جۆرا و جۆر معرەفی دەکەن، دەبوو هەموو دەبێ ئەوە بزانن کە ئەمانە فقط شتایەکن کە مەربوطن بە دەورانی هەڵبژاردن و بۆ گەرمکردنی تەنووری هەڵبژاردن، بەڵام لەگەڵ چێک و هەڵبژێردن ئەوان فقط بە دوای مەنافعی خۆیانەوە. هەموومان دەزانین کە لەوێ وەختێک چوونە مەجلیس تەنانەت ڕەیەکانیان دەفرۆشرێ. یعنی لە ئاستی ئێراندا لەلایەن سیستمی سەرمایەداری کۆماری ئیسلامیەوە لەلایەن سەرمایەدارانەوە کە دەسەڵاتیان بەسەر ڕژیمی ئێراندا هەیەەوە نفوزیان هەیە و هێژمونیان هەیە ڕەیەکانیان دەکردرێ. واقعیەتەکە ئەوەی هیچی کەسانێکی سربەخۆنین ناتوانین نوێنەری خەڵک بن و لەوێدا دروستە ئەمان بخۆیان بە نانوونەوەیەک دەگەن، بەڵام ئەوەی کە لە بیریان نامێنێ ئەو وەردانەیە کە بە خەڵکیان داوە. بۆیە خەڵک دەبێت بە لە بەرچاوگرتنی تەجروبیاتی دەورانی ڕابردووی هەڵبژاردنەکان ئەم جارە بڕیارێکی قاتع بدەن لە بۆ بایکۆتکردنی هەڵبژاردن و بە هیچ شێوەیەک نەچنە پای سندوقەکانی ڕێچوون. هەر ڕەیەکی کە بخرێتە سندوقەوە بە مخالفەت و موافقەتی هەر شخصێک، بەڵام مۆرێکی تەئیدە بە کە دەنجێ بە سیستمی حکومڕانی لە ئێرانەوە. ئێستا لە هەلومەرجێکدا کۆماری ئیسلامی خۆی ئامادە دەکات کە گاڵتەجاریەک بە ناوی هەڵبژاردن بەڕێوەبەرێت کە ڕوبەڕووی قەیرانێکی ئابووری و سیاسی گەورە بۆتەوە. بۆچی نرخی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک تا ئاستێکی بەرچاو زیادی کردووە؟ نرخی تەوەڕوم لە 70% نزیک دەبێتەوە. ئەرزشی پوڵی ملی لە بەرامبەر دۆلار لە ماوەی ساڵی ڕابردوودا تا 60% دابەزیوە. گەشەی ئابووری بە پێوەری سندوقی نێونەتەوەی پوڵ و زۆر شتی تر ڕێژەی بێکاری لە نێو گەنجان زیاتر لە 25%. ئەژاری و برسێتی تەنگی بە خەڵک هەڵچنیوە و بۆتە هۆکاری زیادبوونی دیاردەگەلی وەک لەشفرۆشی، ئێعتیاد بە مادەی هۆشبەر، مناڵانی کار و گەڕان بە نێو زبڵدانەکان بۆ پاروەنانێک. لە پاڵ ئەم قەیرانە ئابووریە بەڵای ڤیرۆسی کۆڕۆناش تەنگی بە خەڵک هەڵچنیوە و ئەم ڕژیمەش هیچ پلان و بەرنامەیەکی دیاریکراوی دژ بە پاندۆمی کۆڕۆنا نەبووە. هەرەمەش بۆتە هۆی گیان لە دەستانی سەدان هەزار کەس و هەتا ئێستاش کۆماری ئیسلامی لەبەر دابینکردنی واکسنی دژی کۆڕۆنا بێجگە لە درۆنانەوە و فریوکاری کاربەدەستان هەنگاوێکی بەکردەوە بۆ ئەم مەبەستە هەڵنەگرتووە. بەشێکی بەرچاو لە کرێکاران خەڵکی زەحمەتکێش و هاوڵاتیانێک کە خراونەتە ژێر هێڵی هەژاریەوە لە ئێران لە بواری سیاسیەوە وشیارن. هەر ئەوانن کە ژێربەنای خەباتی بەربڵاوی کرێکاران و زەحمەتکێشان و لەوانە خەباتی مانگی بەفرانباری 96 و خەزەڵوەری 98 و خەباتی بەندکراوانی سیاسی لە ناو زیندانەکان دژ بە کۆماری ئیسلامی ئەم جەماوەرە بە نۆرەی خۆیان لە خەباتی کرێکاران، نەوت، پێترۆشیمیەکان، گاز، بەرق، هەفتەپا، فولاد، کرێکارانی شارەداریەکان و گشت ناوەندە سەرەکی و زەروریەکانی سەنعەت و خزمەتگوزاری ئیلهام وەردەگرن. ئێستا بابزانین سیستمی پارلەمانی لە ئێران بە چ شێوەیەک لەگەڵ مافەکانی کرێکاران و ئازادی پێکهێنانی تەشەک لە کرێکاریەکان کردووە. تا چەند لە ئاستی پارلەماندا ئاور لە کێشەکانیان دراوەتەوە. پارلمانی ئێران لە دنیا پارلمان خۆی ئیدارەی جامعە نەخشی ئەسڵی نیە. حتا لە ئینگلیسا کە پارلمانەکەی فرەوە ئەرتەشە سیستم ئامۆزشە وەسانەکانە عادەتە فەرهەنگەوانە لە ئێرانە کە هەر یەکجار پارلمانێک نییە. مشتی وەڕاجیەتە مەسەڵەن کابرا شکەنجەگەر بووە گەرەیکیانە ئیمکاناتێکی پێبەن تێنێرێ، قۆقێکی پێبەن تێنێرێ، خەبەری بێ لەوە کە دولارکەی گران و هەرزانەوێ یانێ ڕاند ئیطلاعاتی بێ تێنێنەوە پارلمانی ئێرانە. بەڵام ئەم
پاڵمانە کە لەسەر سیاسەتە کەڵانەکانیش دەورێکی نییە لەسەر سیاسەتی کەڵانی مەسەڵ ڕەوابەتی دیپلۆماتیک و خارجی نەقشێکی نییە ئەمانە تایبەتین لە دنیاکە ژمارەی زۆر تۆریست یان سازمان داوەوە بەکاریان پێێنن لە دنیا خۆوانە پاڵمان نازانێت بودجێ چۆنە خۆقی چۆنە فڵانی چۆنە هیچ بەڵام لە بەرابەر مردمی عادیە لە بەرابەر ژنانە و فەرزکە بۆ جەمعیەت یان کەن بە ڕەحەم یان کەن بە کەسێکا فەقەت ناوبێنێ وە بوو کرێکاران دەوریان تا دەورەکانیان وێرانگەر انقلابی ئێران کە کرا جەماعەتی ئیسلامی زوو مسەلەت بوومە لێرانەوە وەن پشتیبانی ئەمریکا بە تایبەت وەی کە ئەرتەشی نێختیاریان سیستم جاسوسی نێختیارەوە زوو مسەلەت بوو بەڵام لە یەک مەیدانە نیانتانی مسەلەت بوو ئەوش قانونکار بوو قانونکارێکیان گوزەران کە دەواقع ئیسلامی بوو بە تەواوی حتا ناو دەستمزیان نابێت حتا ناو کاریگەریان نەبووتیان 8 ساڵ تولی کێشا کرێکاران مقاومەتیان کرد و ئاخری قانونکارێکیان گوزەران ئەم مەجموعە تەشخیص مەسلحەتە فقط بۆ ئەم قانونکارە ئەوەڵ دروست بوو قانونکار ئەوەڵین سەنەدێکە ناو ئیسلامی پێ نییە ئەم قانونکارە هەمیشە پاڵمان گەرێکی بووگە بە نەفعی تەواوی سەرمایهدارانی گۆڕێ بە نەفعی سەرمایهدارانە بەڵام بڕێ نکاتیاتیا بڕێ حقوقیاتیا کەەوە سەرمایهداران پێیان وایە کرێکارێکی بە تەواوی بێ حقوقی بێ ماف و ئەوانە نایەتەوە تەکە ئەو قانونە ئەو قانونە بڕێک حقوق و مافی کرێکاری تایە یەکێ لە مەدانەکان ئەم پاڵمانە ئەوە بووگە کە ئەو قانونکارە بگۆڕێت چی کردووە مەسەڵەن وتیگە ئەو قانونکارە شامڵی حاڵی ئەو کارگاگەلە نابێت کە 5 نەفەر کەمترن لەمە دوادی ئەمەش کەمە کردە 10 نەفەر تو ئەو قاڵی بافاون و ئەو جۆرە ئینگەلە مطلقاً شاوڵقاڵی نابێ قانونکار ئەوەی کە کراوە هین پاڵمانیش نییە سەن کولن سیستمەکان تەشەکولێ بێژگە لە ئەو ئینە ئیسلامیە خانەی کاریگەر و شۆرای ئیسلامی و شتێ ئیجازە نەدا لە شرکەتە گەورەکانەوە شرکەت نەب ئەوەیش ئیجازەی نییە یانە ئەمە بەس بەوەیە کە ئەم پاڵمانە هیچ قدرەتێکی نییە لە مەدانە ئەسلیەکان هەبژگە لە بەرابەر کاریگەرە ئەوبەت لە بەرابەر کاریگەری چاگەر یەک وەخت هاتای بە دەمیا ڕێزێ حقوق کاریگەر بەڕەسمیە بناسێ هەریاندامەتە قسەریان هەمیشە لە مەسیری مەنافعی سەرمایهدارانی دەوڵەتا بووگە کە ناوینانم دەوڵەتی جارێ سەرمایەیەکی زۆر گەورە لە اختیار دەوڵەتە لە اختیار سوپا و بەشی سووسیچ لەو مەدانە ئەمانە زۆر لە دژی کرێکار فعال بووگەن ئەمما کرێکار قدرەتە هەر خۆی هەر مەوجودیەتی قدرەتە بۆنەوە نعمەت ئافەرینی ئەم جامعەتی تر بۆ ئەوەی کە ئەم کرێکارە بێ بەسەر پاو بمێنێ بێ بتوانێت کار بکە تا ئەوان استثماری کەنوت سوود بەرن ئەزانین چیان کردومانە هەوڵیان داوە وەکو ئەبێ بۆخشن تەبەقەی کارگەر واقعمان بەخێ وەکو سوالکەر بڕێشتیان پێ بدەن قانونێ بگذارن مەسەڵەن حقوقێکیان پێ بدەن مافێکیان پێ بدەن فڵانە تەشەکر یا بوجە بۆ ئەو شۆنگەلەی کە پشتیبانی مەردمی زەعیفەکەن وەمانە ئەو کارگەریانە کردووە بە جۆرێک کە هەم کرێکار بمێنێ هەم خۆی کرێکار خۆی بە هینی ئەوان بدانێ بە نانخۆریەوە لەدەر من پاڵمانی ئێران مطلقاً هیچ نییە مشتێ و ڕاژن لەوێ مشتێ پشکنجەگەر و شتێ دنیاهای بێ شەخصیەت و کەسگەلێکن خزمەتیان کردگە بە جمهوری ئیسلامی لە زیندانە خزمەتیان کردگە بە جمهوری ئیسلامی لە شەڕی کوردستانە خزمەتیان کردگە بە جمهوری ئیسلامی لە دژی مردمی عەرەب لە کوردستانە لە سیستانە ئەمانە هاوردیان لە لێرە پۆڵێکیان پێدەن و امکاناتێکیان پێدەن و دەفتەر و دەستێکێک و ماشینی زەدگولولە و ڕانتیش زۆر مهمە تۆ خەبەرە بێ فڵانە کالان نییە لە ئێرانە خەبەرەوە بێ
کە دلار مەسەڵەن قیمەتی سەر و خوار چۆنە بێت بۆ شێوەگەلە بە ملیۆن و بە ملیارد دلار نەت تمەن پوو بەدەستێنەوە ئەوە نەخسیە. ئەم هۆکارانە و هاوکات پەرەسەندنی ناڕەزایەتی کۆمەڵانی خەڵک لە بەشە جۆراوجۆرەکانی وەک کرێکاران، پەرستاران، معەلیمان و خانەنشینکراوان بۆتە هۆی نیگەرانی لە شۆڕشێکی گەورەی جەماوەری لە ناوسەرانی ڕژیم کە ترس لەمانەوەی نظامی کۆماری ئیسلامی و ئەو دەسەڵاتە ئەوەندەی ترکێشەکانی ناوڕژیمیان بە هەموو باڵەکانیەوە قوڵتر کردوێتەوە. ئێستا دەمانێت بزانین کێشەکانی ناوخۆی سەرانی ڕژیم بە تایبەت ڕۆڵی سپای پاسداران و سەردارانی نظامی هەروەها قسە و باسەکانی زەریف کە بڵاو کراوەتەوە و تەئسیراتی ئەم کێشانە بە تایبەت دانوستانەکانی ئەم دوایانی کۆماری ئیسلامی لەسەر بەرنامەی ئەتۆمی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە چۆن دەبێت. هەروە کە ئەزانین نزیک بە کەمتر لە یەک مانگ ماوە بە انتخاباتی جمهوری ئیسلامی کێشەکانی ناوخۆی ڕژیم چ لەسەر سپای پاسداران و ئیسلاح تەڵەبەکانە هەموو جارێ لە کاتی انتخاباتەکانە خودە ڕژیم تێت بار و بنێک هەوایك فەزای دروست ئەکات بە ناو کێشەی انتخابات کە بازارگەرمیکی ئاوا بکات بەهۆی ئەم کێشە و اختلافاتەی بێ ئیسلاح ناوخۆی خۆیان خەڵک بەرەو سەرنج بەرەو لای خۆیان ڕای بکێشێ کە زیاتر بەشدار بن مشارکەت بکەن. هەمومان ئەزانین کە پێشووتی اختلافات بوو. الآن لە حاڵ حاضر بە ناو خودە دەم و دەستگای جمهوری ئیسلامیە ئەو اختلافاتە لە سەطحی سپای پاسدارانە فەرماندەهان کەسانی مهم ئۆرگانە ئەسلیەکان اختلافاتێکی جدی و ئەساسی و مهم کە بۆشی خۆیشیان حتا ئەقراری پێکەن ئەمە وجودی نییە. بەوشی وەک خۆیان ئەقراری پێکەن ئەزانین هەستی پێەکەین هەیە بەڵام اختلافاتی ئەساسی نییە بۆشیەوە. ئەمجا بۆچی ڕژیم وە ئەکاتێت بۆ نمونە ماجرای زەریف کە لەم ماوەی پێشوە پێشا بە نسبەت ئفشاگەری لەسەر مەسەلەی قاسم سلێمانی هەمومان هەموو خەڵک هەموو ئەحزاب حتا دەوڵەتانی تر لەم لاورۆلا ئەبیسرا ئەمانە شتێکی سوختە بوون تازە نەبوون بە نسبەت ئەم قسە و باسی زەریف. بەڵام لەم مەقتەعە بۆچی ئەوە درکاو و خودێ ڕەهبەری جمهوریان و خودە دەستگای ئەسڵی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەقراری کرد بەم ئفشاگەریە لەلایەن زەریفەوە ئەمە خۆی بۆ کاڵوەرگرتن بوو کە بە نوعی بتوانن لەمە بۆ حەفزێ نظام بۆ حەفزە جمهوری ئیسلامیدا ئیسفادەی خۆیانی لێ بکەن. هەمومان ئەزانین کە بە نسبەت ئەو کێشانە کە هەیە ئەو قسە باسانە کە لە ناو خۆیانە هەیە زۆر جار زۆر بە شێوەهای متەنەوە هەنوا قسەگەر کردیاگە ئەنوە بەڵام لە نەهایەتە چه ئیسلاح تەڵەبەکان چه خودە سپای پاسداران هەردووکیان بە تەواو تەلاشیان بە هەموو شێوەیە هەوڵ ئەدەن کە بالاخەرە خەڵک سەرنج خەڵک بەلای خۆیان ڕاکێشن. بەتابەت بۆ نمونە حتا وڵاتانی غەرب حتا ئەمریکا یەکێ لە مەسئلە مهمەکانی وڵاتانی غەرب و بەتایبەت ئەمریکاش ئەوەیە کە حەفزە جمهوری ئیسلامی بۆ مهمە چ بە لەحاظی اقتصادی چ بە لەحاظی سیاسی. خودە مەسئلەی ئێران لە منتەقە بۆ ئەم وڵاتانەی غەرب زۆر مهمە بە لەحاظ اقتصادی بۆ هدایەتی ئەکات کێشەکان ناوخۆی خودە ڕژیم حتا مەسەلەی اعتراضات ناو خەڵک بە نوع تەوەهم دروستەکات بە نوعێک سەرنجی خەڵک بەلای ئەوەی کە ئیسلاحاتێ بکردێ ئەمە بکردێ ئەوە بکردێت ئەم خەڵکە متەوەهم ئەکات بەوەی کە بازم بە نوعی بۆ قازانجی خودە وڵاتانی غەرب بۆ مانەوەی جمهوری ئیسلامی کەڵکی لێوەرەگرێت. بۆچی چ بە لەحاظ اقتصادی کە ئێران وڵاتێکی زۆر مهمە لە خاوەنمیانە زۆر مهمە و چ بە لەحاظ سیاسیش ئەگەر کێشە و اختلافات ئەگەر حتا ئەم نظامە فرسکەین بۆ نمونە بڵێن جمهوری ئیسلامی کتوپڕ بڕوخێت بالخەر ئەم وڵاتانی غەرب بۆیان مهمە چون فەزا و هەموو شتێکی خۆیان لە ناو ئێرانە کە مەربوتە بە وڵاتانی دەور و بەرتریش ئەمە خودە کۆنتڕۆڵ دەستی ئەسەنگێت. بۆیە بەم لە حازیشەوە هەموو کەس ئەزانێت کە ئەمریکا زۆر هەوڵەدا بۆ ئەوەی کە بە نوعێک هدایەتی چ کێشە و اختلافەکان چمانەوەی جمهوری ئیسلامی بەڵام بە شێوەی ڕفۆرم بە شێوەهایی کە خۆی ئەوێن لە حازی اقتصادی بە نسبەت زۆر مەسایلی تر ئەو دەوڵەتە ئەو نظامە ڕابگرێت و لێ بە تەغییراتی. ئەمانە واقعیتگەرێکن کە ئەیبینین بە نسبەت مەسئلەی
هەمومان نەزانین کە ئاعترازات خەڵک ئایسە بەتایبەت لەم ساڵانەی ئەخیر هەموو جارێک کە بناوەوە اختلافات هەیە بازارگەرمیان دروستە کرد ئەم جارە خەڵکیشی تر متوجه بوون الآن لە حاڵ حاضرە تەنیا ئەحزابی ئۆپۆزیسیۆن ئەحزابی مخالف تەنیا مخالفی دەوڵەتی جمهوری ئیسلامی نین خۆی خەڵکی ئازادی خواز ئەنواع ئەنجومەنگەر کرێکاران ژنان کارمەندان ئیدارەجات هەموو شوێنێک حتا ئەنواع مەجموعەگەر ئەنواع تەشەکولگەر مختلف لە سەد ئێرانە هەر لە کوردستان و تاتاران تا هەموو شارەکان هەموو دێهات و هەموو شوێنەکانی تر هەستبەوە ئەکەین کە ئەم مخالفەتە لەگەڵ جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ حتا بگرن لەحزە بە لەحزە پەرێسەندووە مقاومە لەلایەن خەڵکە زۆرترە تۆمەسەگە تماشاکن دایکانی ئەو کەسانە کە مناڵەکانیان ئەدام کردە یا ئەوەی کە لە تەیارە ئوکراینەکە تیاچوون بۆ نمونە فرێک بەسیعەتر لە ئەوەیشە حتا لە کوردستانە هەموو دەسە جەمعیتێن شعاری نە بە جمهوری ئیسلامی ئەدەن جاران مەسەن بە نوعی ئیسە ڕاشکاوەتر بووە ئەمانە زۆر لە سەطحێکی عەلەنیتر بووە جمهوری ئیسلامی خۆی هەستی بەمە کردە بەڵام خود جمهوری ئیسلامی و لە ڕأسی سپای پاسداران و خامنەیی ئەزانن ئەمە وەێ بە جۆرێک قەتعاً هەوڵی بۆ ئەدەن کە بە شێوەیەک حتا ئەزانن کە خەڵکیش وەکو ساڵانی پێشوو کە کەمتریش بووە بەو شدەتە بۆ دەرسەدە ناینە پای سندۆقە ئینتخابات بەسەڵەن بۆ نمونە ساڵانی پێشوو دەحەی پێشوو کۆرۆنای وجودی نەبوو ئەلان کە مەسئلەی کۆرۆنا سەراسەری لە سەد دنیا ئەس جومڵەکە لە ئێرانیش کە هەمومان ئەزانین کە چەندێک تەلەفات لە لەحازەوەی کە بەدەم مەسئلەی کۆرۆنا لە ئەوەڵ و شاردیانەوە باسییان نەکرد تا وەسعەتی کۆرۆنا لە سەد ئێران وەسعەتی پیا کرد خەڵکێکی زۆر تۆش بوون تا ئەوەی کە کەم بنۆعی کەجدار و مەریز کۆنتترۆلی خودە مەسئلەی نەخۆشین کۆرۆنایان کرد مەبەستمەوەی کە لە مەسئلەی کۆرۆنا ئەتانن لەم انتخابات ئیسفادەکەن بە دەلیلی کۆرۆنا خەڵک کەمتر هاتنەسن بەسم پای سندۆق انتخابات یا بە دلیل کۆرۆنا مەسن سعیمان کردە کە بۆ وەک وسعەت پەیانەکات تەخفیفێ بدەن کە ئەمە بکەن بە سەرپۆشێک بۆ بەشداری نەکردن بەڵام کەڵکی سیاسی خۆیان لە مۆزەعی کۆرۆنا وەربگرن بۆ یە مەسئلەی انتخابات هەمومان نەزانین کە قەتعەنیش وەکو دەحەکانی پێشوو ئەم جارێژ مهندسیتر سپای پاسداران مەسئلەی انتخاباتی چ ڕیاسە جمهوری و شەوراکان هدایەت ئەکات و بە شێوەیەکی ئەوەی کە مەطلوبی خۆیان لە نەهایەتە بە دەرخوازی خەڵکی ئەدا بەڵام ئێمە داوامان ئەوەیە کە بە تایبەت وتم کە کوردستان گیان ناکەمەوە لە ئێران بەڵام ویژگی تایبەتی کە لە کوردستانە هەیە ئەم جارێژ لە جارەکانی تر زۆر محکەمتر زۆر قەویتر یان ئەسڵ نەچنە پای سنۆق نەچنە پای ڕێی وی حتا خەڵکیش هان بدەن ئێستا ئەلعان ڕژیم حتا بەشداری بکەن یان نەکەن خود جمهوری ئیسلامی مەسئلەی انتخاباتی هەر لە ئیسە و مهندسی کردە هەر لە ئیسە لەوانەیە حتا نەتیجە هەموو شتێکیشی بۆ خۆی معلوم کردبێت پێمان وایە کە حتمما ئەم جارە یەکێ لە بێڕۆنەقترین انتخاباتی جمهوری ئیسلامی ئەبێت مطمئنین کە خەڵکێکی زۆر ئەوەیش کە بەشداری ئەکات بگرە حتا زاهری قەزێکش بێت زاهری قەزێکە کە نیشان بەرەبەرەوەی نان و ئاو و چوزانم باری اقتصادی خۆی ئیدارەجاتی کارمەندبوونی معلمبوونی ئەوانەی کە لە دەست نەدات شاید بە نوعی حتا چتایەک بکەتی بە بەشداری کات ئێمە داوامانەوەیە کە بەعام خەڵکی ئێران هەموو شارەکان تایبەتی تریش کوردستان لەم انتخاباتە بەشداری نەکەن منعی بکەن تەحریمی بکەن و هیچ عنوان نەچنە ژێربار هیچ ترس و فشارێکە جمهوری ئیسلامی کەوایە دەنگدان بە گاڵتەجاری سەرۆک کۆماری بەناو شوڕاکان ینی دەنگدان بە درێژەکردنەوەی تەمەنی نگریسی کۆماری ئیسلامی دەنگدان بە بێکاری و کاری مناڵان دەنگدان بە ئێعتیاد و لەشفرۆشی دەنگدان بە زیندان و ئەشکەنجە و ئێعدام دەنگدان بە چەوسانەوە چینایەتی و نەتەوەیی و ئاینی کەوایە کۆمەڵانی ئازادی خواز دەنگ مەدەن با دروشمی هەمومان بایکۆت بێت.